لە ڕەوشی کرێکارانەکەین بە دیاریکراوی جان لە دەستدانی کرێکاران لە ساڵی ڕابردوو یاخود ساڵەکانی تر ئایا هیچ بیمەیەک یان بیر لەوە کراوەوە هیچ بیمەیەک یان موچێک بۆ خانەوادەکانیان لە داهاتووە دابین کرێت کە ئەمە بەڕاستی پرسێکی گرنگە. بەڵێ هەڵبەتە ئاکام ئەوەی کە دەبینێت تایبەت بە ڕەوشی کرێکاران بە بەردەوامی کۆمەڵێک کێشە و گیر و گرفتیان هەیە هەوڵ دەدرێت لە ڕێگەی سندیکاکانەوە لە ڕێگەی ئەو بابەتە یاسایانی کە لە پەرلەمان و یاخود لە یاسایی و بوونیانەیە کێشەکانیان چارەسەر بکرێت بەڵام ڕوبەڕووی ئەم بابەتانەش ینی سەرباری ئەم بابەتانش هێشتا کۆمەڵێک کێشە و گیر و گرفتی بەڕاستی پەیوەندیدار بە ژیانی کرێکارانەوە هەیە کە چارەسەر نەکراوە لایانی پەیوەندیدار بەجددی ئاوری لەسەر پرسەکان داوەتەوە جا بە شێوەیەکی گشتی بازە کێشە و گیر و گرفتەکانی کرێکاران دەکەین و بۆ ساڵی یاخود بەراورد بە ساڵی ڕابردووتر بۆ ساڵی 2023 ئامارەکان تایبەت بە ژیان و گوزەران و گیان لە دەستدانی کرێکاران چیمان پێ دەڵێن و سندیکای کرێکاران و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ساڵی ئایندە چه هەنگاوێک دێنێن بۆ باشترکردنی ژیانی کرێکاران تایبەت بم بابەتە چالاکرۆف سەرۆکی لقی سلێمانی سەردیکای کرێکاران ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانی کورسات نیوزەوە میوان کاک چالاک سپاس بۆم دەفەتە بەخێراتی زۆر سپاس. کاک چالاک بالەوە دەست پێ بکەین ڕۆژی کرێکاران لە هەرێمی کوردستان چۆنە و وەک پێشتر کە لەگەڵ هاوکارم هێرەبان تاوتوێمان کرد ئاماری ئەو کرێکارانی لە ساڵی ڕابردوو گیانە لە دەستداوە چەند بووە؟ سپاس بەیانی و بەیانی بینەران باش ساڵی تازە لە مولایەک پیرۆزەکەم و ئەمەزرانی کورساتی ئازیز بۆ ئێمە هەمیشە جێی ئوبێت بووە بەداخەوە لە ساڵی ڕابردووە 24 کرێکار لە هەرێمی لە سلەیمانی و دەوروبەری کە ناوچەی دەسەڵاتی لەقی سلەیمانی ئەمێ جیان لەدەستداوە وە ساڵانی ڕابردوو تریش بە هەمان شێوە کرێکاران هەر ئەم ئامارە ڕووی لە کەمبوون نییە بەداخەوە کە ئێمە ئومێ دەکەین لە ساڵی ئایندەیە بنبڕی ئەم بابەتە بکەین کە کرێکاران تووشی ڕووداوی جان لەدەستدان و بریندار بوون و کەمەندان بوون نەبن. کرێکاران بەڕاستی ڕۆژ و ژیانیان خراپە لە ماوەی 30 ساڵ حکومڕانیە تاکو ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان بە یاسایە کارەکەین کە یاساکە یاسایکی کۆنی ڕژێمی فاشی ئەو سای بەغایە نەتوانراوە لە هەرێمی کوردستانی یاسایەکی تازە و سەردەمیانە کە لەگەڵ بار و گوزەران و لەگەڵ سەردەم و لەگەڵ تەکنەلۆژیا بگونجێ لە هەرێمی کوردستان دەرکرێت بۆیە ئەم یاسایەکی کۆنە کەم کورتی هەیە بەڵام لەگەڵ ئەمەشا ئەگەرم یاسای کارە وەکو خۆی جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان بەڕاستی کرێکاران ئەتوانین بڵین لە 85 بۆ 90 ژیانیان باشە بێ و گوزەرانیان باشە بێ ئەگەر بێت و یاسایە لە شوێنکارەکان وەکو خۆی جێبەجێ بکرێت بەڕاستی یاساکە هەیە بەڵام گرفت لە جێبەجێکردن میکانیزمی جێبەجێکردنی یاساکەیە بۆیە کرێکاران بەردەوام تووشی بەرکەوتە بن تووشی مەشاچیلە بن تووشی دەرکردنە بن لەسەر کارەکانیان مەشاچیلێکی زۆریان هەیە ئەبێ ئێمە بۆ ساڵی ئایندە بۆ 24 بە هەمومان بە هەموو لایەک بتوانین کە ئەو بەرگە و بابەتانی لە یاسای کارە هەیە ئەگەر هەتا یاسایش تازەش دەرەچێت بتوانین وەکو خۆی جێبەجێکین بۆی بتوانین ئومێدێک بە کرێکاران بەخشینەوە. باشە کاک چالاک ئەلبەتە زۆر بەوردی باز دەکەم و کورسیەکانی یاساکاکەین و چۆن هەوڵەدرێت کار لەسەر پێ بگۆڕنی ئەم یاسایانە بگەڕینەوە سەرەوە پۆینتێک کە باز لەوەکرا بۆ ساڵی 2023-24 کرێکار لە سنووری بارزدەی سلێمانی و دەوروبەری گیانی لەدەستداوە بە پێ ئەو بەدواداچوونانی لەلایەن سندیکای کرێکارانەوە کراوە هۆکاری گیان لەدەستدانی ئەم کرێکارانە پەیوەندی بە چیەوە هەبوو بە دیاریکراوی پەیوەندی بۆ با بڵێن ئامێر و کەرەستۆ پێداویستیانە بۆ لە کاتی بینیاسازی یاخود کارکردنی کرێکارانە هۆکار بۆ گیان لەدەستیان یاخود هۆکاری دیکەی لە پشتە هۆکارەکان جۆرا و جۆرن بەڵامەوەی کە ئێستا دەرفەتە ئێمە بە کورتی باسی بکەین و دەست بخینە سەر خاڵە گرنگەکەی ئەم هۆکارە ئەوەیە کە سەلامەتی کار لە شوێنکارەکانە جێبەجێ ناکرێت لە یاسای کارە بڕگەکانی باسیەکە کە ئەبێ پێداویستی سەلامەتی بۆ کرێکاران دابین کرێت لەلایەن خاوەنکارەوە ئێمە لە هەرێمی کوردستان لە 105 لە هەرێمی کوردستان باسەکەم بەگشتی لە 105 کارگەکان پابندن بەم بڕیارەوە ئەویژە و کارگانن کە لە ژێر چاودێری منەظەماتی نێودەوڵەتین و لە ئەوروپا و منەظەمات قەرزی نێودەوڵەتیان کردو منەظەماتەکانیان چاودێری گشتیانەکەن ئەمانە پابندی تاوان بەم ڕێکارانەوە من نامەوێت لێرەوە نایان بەرم بەنام تهدیدن کە ئەو کارگانی پابندن بم بابەتەوە باخەکەی تری پابند نییە
من نمونەیەک بۆ جەنابتان بێنمەوە هەموو ئەو باڵەخانان و پرۆژانی کە بۆ نیشتە جێبوون دروستەکرێ لە هەرێمی کوردستان و لە سلەیمانی بە تایبەتی ئەمانە هیچ کەسێکیان پابەندی لە 5 ڕێکارەکانی سەلامەتی پیشەیینین بۆ کرێکاران ئەگەر ئەمانە پابند بوونایە بەڕاستی کارەساتی چووکوی مردنی کرێکاری بە کۆمەڵ ڕووی نادا کە کرنتاوەرێک بێتە خوارەوە بە دڵنیاییەوە ئەمە حکومت لی بەرپرسیارە خاوەن کارەکە لی بەرپرسیارە کرنتاوەرە گەێنی چێک نەکراوە نازانی لە چ وڵاتێکەوە هاتووە نازانی دەستی چەنە ئیشی چەند کردووە ئەم کرنتاوەرە جەنابتان معلومە لای جەنابتان و لای بینەران کە هەموو مەکاینێک عمری هەیە کە ئیشی پێەکەی ئێمە تا ئێستا نازانین ینی ئەوانە لە شوو ئەم کرنتاوەرانایەنن وە چێکردنەکانیان هەرچەند من بەڕاستی جێی خۆەتی باسی ئاماژە بم بە خاڵێکە لیژنەیەکی هاوبەشی پێداویستی سەلامەتیمان هەیە لە قایمقامێتی سلەیمانی کە ئەمە ماوەی 5 بۆ 6 ساڵە بێت لەسەر داوای ئێمە بەسپاسەوە جەنابی قایمقام ئەم لیژنەی تشکیل کرد هاوشان بە لیژنەکانی کە لە ساڵی 23 شوێن کار زیاتریان بەسەر کردوەوە هەچی پرۆژەکانە کە کرنتاوەریان و چێک نەکراوە تووشی لێپرسینەوە بوون بەرامبەر بە سزای مادی و ئەگەر ئەمانە درێژە بچێشێ هەتا دادگاش ئەڕوا لەگەڵی بەڵام ئەمانە کفایەت نییە بوو ئەوەی کە ئەگەر کفایەت بواە سەلامەتی پیشەی لە شوێنکارەکانە جێبەجێ بکرا بەڕاستی کرێکاران ئەگەر بەرکەوتەش ببن ڕەنگە بەرکەوتێکی بەسیید ببن نەبێتە هۆی جانە دەستدانیان یان نەبێتە هۆی کەمەندان بوونی. بەڵێ کاک چالاک هێنانی کرێکاری بیانی بۆ هەرێم تا چەند کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی کار بۆ کرێکارانی ناوخۆی هەرێم؟ هاوردەکردنی کرێکاری بیانی دەستیکاری ناوخۆی لاواز کردووە و بەڕاستی دەستیکاری ناوخۆی لاواز کردووە کە بە هۆکاری جۆرا و جۆرسێنە و کرێکار داخلی هەرێمی کوردستانە بێ هیچیان ئەوانن نەوەی چانەوان کە بە ڕسمی حکومت داخلیانەکە و مۆڵەتیانەداتێ لەلایەنە پەیوەندیدارەکانەوە هیچ کیانەوانن کە بە گەشتیاری داخلی هەرێمی کوردستانم کە ئەمانە زۆ خەتەرن نەوەی شتریانەوانن کە لە خوار و عێراقەوەیان لە هەرێمی کوردستان ئیژەکەن بەڕاستی ئەمانە ئەم دوو جۆرە بەچەند شێوازێگەنە ناو ئەم دوو جۆری ئاخریان ئەوانی کە لە خوار و عێراقەوەیان و ئەوانەی کە بە نایاسایی لە ڕووی گەشتیاریەوە داخڵە بن برایانمان لە ڕۆژهەڵات کوردانی ڕۆژهەڵات بەڕاستی خەڵکێکی زۆری لەم هەرێمی کوردستانە ئیشەکە کە ئەمانە بەس بۆ گەشتیاری هاتوون ئیقامی کاریان نییە کە ئیقامی کاریان نەبوونیان تۆمار ناکرێت لە دەستەبەری کۆمەڵایەتی لە شوێنکارەکە بۆی ئەمانەوە ئاکا کە بەنیوە قیمەت ئیشەکەن هێزی کاری ناخۆ لاوازەکەن لە ماوەی 30 ساڵ حکومڕانیە خۆشبەختانە لە ساڵی پارمانی شەشا بڕیارێک دەرچووکا بێ کرێکاری خۆماڵی لە 1975 بێ و کرێکاری بیانی لە 1925 بێ بەڵام میکانیزمی جێبەجێکردنەکەی بەڕاستی لاوازە و ئێمە ئومێ دەکەین لە ساڵی ئایندە بە هەمومان بتوانین ئەو بڕیارە وەکو خۆی جێبەجێکەین بەڵام ئێمە ئومێدمان پێی نییە چونکە حاڵەتەکان ئەیبینین ئێمە لە ناو خەڵکو و لە ناو کرێکارانی ئەیبینین تا ئێستاش کرێکاری یعنی نایاسایی ئەوانی کە باسم کرد بە گەشتیاری داخڵە بنیە ئەوانی لە خوار و عێراقەوەن بۆ یعنی بۆ بەرچاوڕوونی بەڕێستان سیر کە 6 کرێکاری بیانی هەبووە کە ئەم 6 کرێکارە چواریان خەڵکی ڕۆژهەڵات بوون لەمانی کە جانیانە دەستداوە لە 24 5 عارەبن کە کرێکاری خوار و عێراقن ئەمانە هیچیان ناویان لە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار نەکراوە بۆیە هیچ شتێک شمولیان ناکە ینی کە جانیان سپاردووە کە سوکارەکەی هاتووە جەنازەکانیان بردوونەتەوە ئەگەر حکومت غەرامەیەکیش بکایی کۆمپانیاکە ئیجرعاتێکی قانونی بەرامبەر بکە بڕە پارۆ غەرامەکە بۆ حکومەتە بۆ کرێکارەکە نیە چونکە ناویان لە دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار نەکرد. باشە هەر پێیوەست بەو یاسانی کە تایبەت بە کرێکارانەوە بوونیان هەیە کاتێککە کرێکارێک گیان لە دەستدا بەپێی یاسا هیچ مامەڵەیەک یاسایی لەگەڵ ئەوە دەکرێت کە بڕەپارەیەک بۆ خانەوادەکەی لە دوای مردنی بوونی هەبێت یاخود بژێوی ژیانی خێزانەکەی منداڵەکەی دابین بکات ببوورەوە کاتێک کە کرێکارێک لە شوێنکارەکەی گیان لە دەست دەکە و هۆکاری گیان لە دەستدانەکەشی با بڵێن کارەکەیەتی بەپێی ئەو یاسایانی کە تایبەت بە یاسای کرێکاران بوونیان هەیە لە دوای گیان لە دەستدانی ئەو کرێکارە هیچ یاسایەک هەیە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان دەستگیرۆی خانەوادەکەی بژێوی ژیانی خانەوادەکەی مناڵەکانی دابین بکات بەڵێ یاسایەکی باش هەیە یاسای 39 ساڵی هەفتاویەکە کە ئەمە تایبەتمەندە بە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران هەر کرێکارێک ناوی لە دەستەبەری کۆمەڵایەتی هەبێ
تۆمار کرابێ و ئەو بڕەپارەی بۆی دیاریکراوە ماگانە ڕادستی حکوومەتی کرد بێ لە ڕێی بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ سندوقی خانەنشینی بە دڵنیاییەوە خانەنشینی شمولیەکەوە هەشمانە ینی ئێمە ناڵین ئەم شتانە هەر هیچ نەکراوە بەڵام بڕەکەی ئەمەندە کەمە کە بەرچاو نییە ینی جێ ئەوە جێ ئومێد و دڵخۆشکەرە نییە بەڵێ بە دڵنیاییەوە کرێکار هەیە کرێکار ئەوانی کە تۆمارەکرێنە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی خاننشینی شمولیانەکەوە ئەگەر کەمەندامیش ببن بڕە یاە ڕێژەی کەمەندامونەکەی بەپێی ئەو ڕێژێ بێ کە یاسا دیاری کردووە هەر خانەنشینی بۆ بڕێتەوە بۆ خۆشی کە ئەکەوێتە سەرجێ. باشە کاک چالاکێک بابەتی دیکە هەیە کە بەشێکی زۆری کرێکاران پەیوەست نین بەم بابەتی خانەنشین و ناوی خۆیان لە دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار ناکەن بۆیە لە بەرکەوتنی هەر زەرۆرزیانێک بەر کرێکارەکە یاخود بە جۆرێک لە جۆرەکان هیچ یاسایەک نایگرێتەوە هۆکاری ئەم بێ ئومێد بوونەی کرێکاران لە خانەنشین بوونی بۆچی دەگەڕێتەوە؟ ئێمە باسمان کرد وتمان یاسایەکی جوانمان هەیە وە کرێکاران پێویستەکە بە پێوی یاسایە ئەو بڕگانی دیاری کردو پێویستەکە کرێکاران خۆیان بچن بۆ لای لیژنەکانی بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵە بڵێن ئێمە کارەکەین لە فڵان شوێن بۆ ئەی ناویان تۆمار کرێ بەڵام وە خاوەنکاریش ئەرکە لەسەر شانی کە ئەبێ ماگانە قایمەیەک نای و تۆمار بکات ڕادستی بەڕێوەبەراتی دەستەبەری بکە هەموو ئەم ڕێکارانی کە باسیەکەین قانونی و یاسایی و شتێکی زۆر جوانابێ بکرێت بەڵام ئایا بۆچی ناکرێ هۆکارەکەی ئەمەیە کە بەڕاستی هاوڵاتیان و کرێکاران متمانەیان بە سندوقی خانەنشینی لاریمی کوردستان نییە لە بەرامبەر ئەو بڕەپارەی ئەیدرێتێ چەند ئیلتیزاماتێکگەر سەر حکوومەت کە ئەبێ بۆی جێبەجێکە خاڵێکی گرنگ لەو ئیلتیزاماتەوەیە کە بێ تەندروستی سەلامەتی بۆ دابین کاک لەسەر بڕی پارەی خانەنشینیە خاڵێکی کە ئەوەیە کە بێ بیمەی بێکاری ینی ئەگەر ئەم کرێکارە لە شوێنێک بێکارە بێت تا چێتە سەر شوێنکاریی کە لەو پارەی سنووقی خانەنشینی بیمەی بێکاری بدەنێ ئەو دوومانی کە ئاچێتە سەرکە خاڵیشکە لەوە زۆر زۆر گرنگترەوەیە کە خانمان ژنان لەسەر شوێنکارەکانیان ئەوانی دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە و ناویان تۆمارە ئەبێ مۆڵەتی دایکاتیان بۆ بکرێت بەڵام ئەمە ینی لە ئەم هەموو بڕگە و بابەتەی یاسای دەستەبەرا من سێ خاڵم باسکردکە چەند جێبەجێ ناکرێت کە بۆیە ئەمە وای کردووە هاوڵاتیان متمانیان نەماوە ناچن خۆیان تۆمارکن خاوەن کارەکەش بە بیانوی جۆرا جۆر تۆماری ناکاوە کرێکارەکە والیەکە کە ناوی خۆی تۆمار نەکاو نەچێ خاڵێکی کەش لەوە گرنگترەوەیە کە بەڕاستی حکوومەت تایسا پسوڵەیەک هەوەیەک نازنامەیەک بە کرێکارانی دەستەبەر نادا کرێکاران ئاستی وشیاری خوێندەواری یاساییان تاو ئاستە نییە کە خۆیان هانابەرن بۆ ئەمە ئەبێ سندیکاکانی کرێکاران وەزارەتەکان بەڕێبەراتیەکان وشیاریان کەنەوە لەم بابەتە بەڵام ئایا ئەم نازنامەی بۆچی بۆ ناکرێت ئەوە حکومەت دەزانێت ئێمە ماوەی 5 ساڵی ڕێکە داواکەین بە یاداشت کە ئەم نازنامەیە بجێڕنەوە بۆ کرێکاران هەر هیچ نەبێ بۆ ئەوی کە متمانە بگەڕێتەوە بەڵام بەڕاستی ئەمانە ناکرێت بۆیە کرێکاران هانە نابەنە بەرەوەی کە خۆیان دەستەبەر بەڵێ کات چالاک دوا پرسیار ئەگە بە کورتی وەڵام بیتەوە بەپێی ئەو یاسای وەزارەتی کار کەمترین موچەی کرێکار ئەبێت لە 350,000 بێت ئەگەر موچەکە لە 350,000 کەمتر بێ و هەرچەنە لەوانەیە ئەو حاڵەتە ژووی یابێت ئایا ئەو کرێکارە ئەتوانێت مافی ئەوەی هەیە سکاڵا تۆمار بکات لە دژی ئەو کۆمپانیا یاخود لە دژی ئەو سەرمایهدارە ڕوونتر قسە بکەین کرێکاری ناکارە کەمترین موچەی کرێکاری ناکارە لە شنکارەکان 350,000 نارە بەڵێ لەم بڕی 350,000 نارەش ئەبێ لە دەستەبەری کۆمەڵایەتی ناوی تۆمار کرابێ هەر کرێکارێک لە هەر شوێنکارێکە لەم ڕەپارەی کەمتر بدرێتێ مافی تۆمارکردنی سکاڵای هەیە لای ئێمە لە سندیکای کرێکاران کە دوو پارێزەری خۆبەخشمانەیە بەردەوام کەیسەکانیان نەباتە دادگا وە لە بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیش ئەتوانێت ئەم سکاڵایە تۆمارکە بەڵام هۆکاری جۆرا و جۆری هەیە کە کرێکاران ئەمە ناکەن خاڵێک لەوە ئەوەیە ئەگەر کرێکارێک سکاڵا تۆمارکە خاوەنکارەکە دەریەکە ئەو کرێکارە ئەگەر دەستەبەری بۆ نەکرابێ زۆر زەحمەتە جێڕانەوە ئەو کرێکارە بۆ سەر کارەکە چکە هیچ قانونێک شمووی ناکە ئەبێت لە ڕێی پەیوەندیەکان و کۆمەڵایەتی و ئەو شتانەوە بیجێڕینەوە خاڵێکی تر لەوە ئەوەیە کە کرێکاری تر بە نیوە قیمەت ئیژەکانی کرێکاری بیانی ئەوانی باسمان کە سەرەتاوتپانیان یا عەرەبەکانیان بە نیوە کەمتر ئیژەکەن و داوای دەستەبەریش ناکەن خاوەنکار ئیش بەوانە ئەدا بۆیە کرێکاری خۆماڵی لەبەرەوەی تووشی ئەم کێشە و گرفت و مەعاناتە نەبێ
بە هەر شێوەیەک بێت کە خاوەنکار پێی رازیە ئەم لە بەرەوەی بژێوی ژیانی دابین کە هاناباتە بەر ئیشەکە کە خاڵی ئەساسی بەڕاستی من حەزەکەم لە کەناڵی بەڕێستانەوە ئەم پەیامە بگەێنم کە خاڵی ئەساسی لەسەر مەسلەی جانە دەستدان برینداربوون موچە مەعاناتی کرێکاران خاڵە ئەساسەکەی ئەوەیە هەر کرێکارێ لە شوێنکارێکە گرێبەستی کاری بۆ بکری هەموو مافێکی پارێزراوە بێ هەر کرێکارێک گرێبەستی کاری بۆ نەکرێت لە شوێنکارە بەڕاستی هەموو ئەم گرفتانە ڕوبەڕوو بێتەوە کە ئێمە ئێستا بەم کاتەکەمە دەردەشەمان کرد بۆیە من داوا لە کرێکارانەکەم لە هەر شوێنکارێکە ئەچنە سەرکار سەرەتا داوای گرێبەستی کار بکەن بۆ ئەوەی مافەکانیان تیا پارێزرا بێت. کاک چالاک ڕەوف لێپرسراوی سەندیکای کرێکاران لە سلێمانی سوپاس بۆ ئامادەبوون سەرکەوتوو بن. سپاس بەڕێستان بەخێراتی.